سەبارەت بە ئەم دیدارە گرنگە هەموو چاوەکانی جیهان لەسەر دیداری ترامپ پوتنە کە ئەم شەو بەڕێوە دەچێت. دەمانەوێت پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە داخۆ تا چەند سەر دەکەوێت ئەگەر سەرکەوتچی ڕوودەدا. لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر تۆم وارێک جگری پێشووتری یاریدەدەری وەزیری ئاسایشی ئەمریکا بۆ سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی تێرۆریزم ڕاستە و خۆ لە واشنگتن لەگەڵماندایە. بەڕێز وارێک سلااوان لێبێ سوپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با بەو پرسیارە دەست پێ بکەین بۆچی ئەم لووتکەیە ئەم دیدارەی نێوان ترامپ پوتن لە ئالاسکا بەڕێوە دەچێت. خوێندنەوەتان بۆی چێ هۆکاری ئەمە چێ ئایا ئەمە پراوێزخستنی ئەوروپانیە؟ ئەو کاتتان باش ئەو کاتەی جەناب و بینێرانی کوردستان 24 باش ئەمە لوتکەیەکی زۆر باش و گرنگە بێ چونکە ئالاسکا بۆی هەڵبژێرداوە لە نێوان واشنگتن و مۆسکۆیە وەتە لە هەردووکیانەوە نزیکە. سەرۆک ترامپیش پێی باش بووە و تقریبن 140 ساڵ لەمەوە بەرەمە خاکی رووسیا بووە، ئێستا بۆتە خاکی ئەمریکا. یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کە شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا دەبێ کۆتایی بێ و دەیوێت بیسەلمێنێک کە ڕێکەوتنێک دەکات لەگەڵ بەهێزترین پیاوی دنیا. مەبەستی لە پوتنە و پوتنی هێناوەتە پۆلێنبەندی بەهێزترین سەرۆکەکانی دنیا لەگەڵ خۆی. ئەمە بابەتێک. پرسیارەکە ئەوەیە ئایا هیچ شتێک ئەدات وەکوڵی دانوستان چی ئەدا چی ئەستێنێت لە بەرامبەرە دەیەوێ ئەم شەڕ ڕاگرێ. ئەمە یەک چونکە زەلەنسکیش داواکاری هەیە بەڵام لە کۆبوونەوەکەدا نییە. سەرۆک ترامپ دەیەوێت بە هەموو کەسێک بڵێ کە لێرە لە واشنگتن هیوای ئەوەیە کە کۆبوونەوەی دواتر بەدواتە بێ واتە ئەمە یەکەم و کۆتا کۆبوونەوە نابێ. هیوادارە دواتر دۆخێک بێتە ئاراوە کۆبوونەوەی ڕاستەوخۆ لە نێوان پوتن و زەلێنسکیدا دروست بێ. ئەمە من پێم وایە سەرکەوتنە و نیشاندانی ئەوەیە کە ئیتر شەڕەکە شێواش بەرە و هێوربوونەوە و کۆتایی هاتنەچێ. زۆر باش بۆیە ئەم دوولایەنە پوتن و ترامپ بڵێ زۆر باشە. بڕێز وارێک ئێوار چەند ئێوە ئاماژەشتان بە خاڵێکی یەکجار گرنگدا کە سەرۆک ترامپ دەیەوێت بە هەر جۆرێ بێ ئەم جەنگەی ئۆکرانیا ڕابگرێت. بەڵام ئەگەر هاتوو ترامپ بە داواکاریەکانی پوتن ڕازی بوو لە بەرامبەردا ترامپ یاخود ئەمریکا چی وەردەگرێ خۆت دەڵێ دان و ستانە باشە لە بەرامبەردا ئەمریکا چی دەست دەکەوێت؟ ئەوەی کە پوتن ئەوێت دەستی بکەوێ کۆنتترۆلکردنی هەموو ئەو شوێنانەیە کە دەستی بەسەرداگرتوون واتە کۆنتترۆلی لەوێ بمێنێتەوە و لە چەند ساڵی داهاتووشدا دوای ئەوەی کە پشوویەکەدا و دوای ئەو زیانە زۆرەی کە بە سوپای وڵاتەکەی گەیشتووە ئەم ئاگربەستە ئەقۆزێتەوە بۆی کە خۆی بباتەوە ئاستێکی زۆر باشتر خۆی حازر بکە. ئەمە یەک ئایا ئەتوانێت بە تەواوی لە قۆناغێکی داهاتوودا ئۆکرانیا بە تەواوی بگرێ؟ ئایا ترامپ پشتیوانی ئەمە دەکا؟ بەڵام بایدن ئەو بەو هاوکاریە سەربازیانەی کە بە ئۆکرانیایدا ڕێگری کرد لە پلانەکەی پوتن. بەڵام پوتن دەیەوێت قەنەعەت بە ترامپ بێنێ کە هەر نەبێ هاوکاری ئۆکرانیا نەکە هاوکاریەکان ڕابگرێ و ڕێگە نەدا کە ئۆکرانیا بەرگری بکە. بەڵام جیاوازیەکە لە نێوان ئەمریکا و ئەوروپا جیاوازیەکی زۆر زەقا. پرسیارەکە ئەوەیە ئایا پوتن ئەم کۆبوونەوەیە وەکو دەرفەتێک ڕێگەیەک بەکار دەهێنێ بۆی کە بگاتە ئامانجەکانی خۆی ئەوەی کە پێی نەگەیشت پێشتر بەبێ ئەوەی کە هیچ شتێک لە بەرامبەرا بداتە ئەمریکا و با بڵێن ئۆکرانیا. بەڵام بابەتێکی دیکە من پێم وایە ترامپ زۆر گرنگی بە پارچەبوونی خاکی ئۆکرانیا و داگیرکردنی نادا. بەلایەوە ئاساییە ئەو بەشەی کە رووسیا گرتوویەتی بیاتە کرملن. باش بڕز وەرێک چاودێران دەڵێن مێژوو دووبارە دەبێتەوە ئەم دیدارەی ترامپ لەگەڵ پوتن ڕێک وەکو دیداری
ڕێگان و گۆرباچۆفە کە کۆتایی بە جەنگی سارد هێنا. ڕایەوە چییە؟ زۆرێک لە ئەمریکەکان دەیانەوێت هەمان دەرەنجام ببینن ئەوەی کە گۆرباچۆف لەگەڵ ڕێگن لەسەر قەدەغەکردنی چەکی ئەتۆم ڕێککەوتن و دەرەنجامی هەبوو. خەڵکی ئەمەیان دەوێت، بەڵام ترسێک هەیە بەوەی کە تەواو پێچەوانەکەی بێتە ئاراوە، واتە ئەو کاتێکە ئەدۆڵ هێتلەر توانی سەرۆکوەزیرانی بەریتانیا ئەو کاتە قەنەعەت پێ بێنێ بەوەی کە ئەوەی کە کەرەساتێکیان بەسەر چێکۆسلۆڤاکیادا هێنا، ئەوەی کە چەمبەرلن وتی من ئاشتیم بەدی هێناوە و دواتر دوای تقریبەن 14 مانگ شەڕێکی جیهانی گەورە دروست بوو و چەمبەرلن ئەم بڕیارە هەڵەیەدا ئەگەر ترەمپ بێت و هەمان کارەسات بەسەر جیهان دەبێنێ، ئەگەر بێت و هەمان شکست پیشان بدا هەمان چارەنووسی چەمبەرلینی دەبێ. بۆیە تاقیکردنەوەیەکی زۆر بەهێزە، زۆر هەستیارە بۆ ترامپ، بەڵام پوتن کەسێکە کە لە هەواڵگری و سەربازیەوە هاتوۆتە سەرەوە، پلە بە پلە هاتوۆتە سەرەوە، کەسێکە بە دەگمە نەتوانێت فێڵی لێ بکرێ، بەڵام ترامپ ئەم قۆناغانەی نەبڕیەوە، بۆیە زۆر زۆر هەستیارە و زەحمەتیشە بزانین کێ براوە دەبێت. باش بەڕێزە وەرێک، هەرچەند ئێوە خۆشتان ئاماژەتان بەوەدا حتمما پوتن دەڵێ ئەو خاکانەی کە گرتومە ئەوانە هی خۆمە و ترامپیش ئاماژە بەوە دەدا کۆبوونەوەکە لەسەر ئاڵوگۆڕی خاک دەبێت. ئەگەر ڕێکەوتن کرا کەواتە ئایندەی زلنسکی و ئۆکرانیا چی لێ دێت؟ زەحمەتە زێلێنسکی قایل بێ بەوەی کە ئەوەی رووسیا داگیری کردووە دەستی لێ هەڵگرێ. مە بە گوێرەی دەستور سەرۆک ناتوانێت شتی وا قبوڵ بکات، بەڵام ئەکرێ ئاگر بەستێک ڕابگەێنرێ وەکو قۆناغی یەکەم کە ئەو ناوچانەی کە لە دەستی رووسیان داگیری کردوون دواتر قسەیان لەسەر بکرێ. ئەوەی کە زێلێنسکی ئەیەوێ ئەڵێ باجارێ ئاگر بەستێک ڕابگەێنین دواتر دەست بە دیپلۆماسی و دانووسان بکەین، بزانین کە کێ کۆنتترۆلی چی لە دەست دەبێت. ئەمە داواکاری زێلێنسکیەوە، بەڵام هەتا ئێستا ئەوەی کە باسەکرێ من پێم وایە پوتن ئامادە نییە ئەمە بکە، دەیەوێت هێشتا زیاتر و زیاتر داوا بکە لە ئەمریکا لە زێلێنسکی و لە ئەوروپا، بەڵام ئالنگاری سەرەکی لەم کاتەدا ئەوەیە کە ئەگەر پوتن بەردەوام بڵێن نەخەیر بە ئاگربەست، ئەمە وا دەکات کە ترامپ زۆر لاوازدار بکەوێت لە بەرامبەر هەموو جیهان. خۆش دەزانی ترامپ کاتێک کە هەستی کرد لاوازدەرەکەوێ زۆر تووڕۆیە دەبێ و وەکاردانەوەی توندیشی دەبێ. ئەو کاتە من پێم وایە لەگەڵ یەکێتی ئەوروپا ڕێک دەکەوێت و چەک و چۆڵ و هاوکاری و ئەوەی پێی بکرێ دەیکا بۆ ئۆکرانیا بۆەوەی کە بە تەواوی ڕوبەڕووی رووسیا بێتەوە و سزایەکی زۆر سەختیش دەخاتە سەر رووسیا. و ئەو کاتە من پێم وایە ئاراستەکان و چاوەکان بۆ شوێنێکی دیکە دەچن و قۆناغەکە دەشتە قۆناغێکی دیکە و ئەمە هیوادارم ئەوە ڕوونەدا، بەڵام ئەگەر وا بێت ئەو کاتە کاریگەریەکانی خراپ دەبن. بەڵام سەرۆک ترامپ ویستویەتی و دەیەوێت کە خۆی بەهێز پیشامدا و وا پیشامدا کە ئەو دەتوانێت ئەم شەڕ ڕابگرێت. باش بەڕێزە وەرێک، ڕووسەکان دەڵێن ڕەنگە ئەم دیدارە ئەم کۆبوونەوەی نێوان پوتن لەگەڵ ترامپ 6 بۆ 7 کاتژمێر بخایەنێت، بەڵام لە هەمان کاتدا ترامپ دەڵێت ئەگەر لە سەرەتاوە بینیم ناگەینە ڕێکەوتن من دەکشێمەوە. من دەمەوێت بزانم گرنگی ئەم دیدارە لە چیدایە و ئایا ئەو 6-7 کاتژمێرە دەخایەنێ بۆ ئەوەی نەک لەسەر ئۆکرانیا لەسەر تەواوی کێشەکانی جیهان ڕێکەوتن ئەنجام بدەن؟
هیچ کەس نازانێ ئەم لووتکەیە چەنی پێچێ. زۆرێک لێمە لە بیرمانە کە یەکەم ئیدارەی ترامپ دەبوو کۆبوونەوەیەکی زۆر کورتی هەبێ ئەوەی کە باسەکرا لەگەڵ دیکتاتۆری کۆریای باکوور، بەڵام دواتر چەند سەعاتێکی پێچوو و ڕێکەوتنێک کرا کە هیچی جێبەجێ نەکرا. بۆیە زۆر کێشەی دیکە هەن بێجگە لە ئۆکرانیا کە پوتین و ترامپ دەیانەوێت قسەیان لەسەر بکەن کە پێویستە ڕێکەوتنی چەکی ئەتۆمی نوێ بکەنەوە کە با بڵێن ئیدارەی پێشی نەیتوانی بیکە. ئێستا دەیانەوێت قسەی لەسەر بکەن، هەندێک ناکۆکی هەیە لەسەری لە نێوانکردن و واشنگتن، زۆر بابەتی دیکە هەن کە قسەیان لەسەر بکە بێجگە لە ئۆکرانیا. بەڵام قسەی ئەوەی کە ئەڵێن چەنی پێچێت نمونەم هێنایەوە، هەندێک جار دەڵێن چەند خولەکێک چەند کاتژمێرێک، هەندێک جار دەڵێن چەند کاتژمێرێک چەند خولەکێکە. بۆیە ناتوانین بڵێن کە نەتیجەکەی چیە بێ، ناتوانین بڵێن کە چەند کاتژمێریشی پێدەچێت. بەڵام ئەم جۆرە لەم ماراسۆنە، من پێڵم ماراسۆن، ئەکرێ زۆر شتی لێ بکەوێتەوە کە هیچ کاممان پێشبینیمان نەکردووە. بەڵام هیوادارم ڕێکەوتنێکی تێدا بێ، بەڵام دیار نییە ئەوەی کە جێ گومانە بۆچی زلنسکی بەشدار نیە لە کاتێکە باس لەسەر خاک و وڵات و سیادە و خەڵکی ئەوە کرێ. ئەمە تۆزێ گومانی خستۆتە سەر لووتکەکە. بۆیە من هیوادارم و پێم وایە تا ئەگە دوو کاتژمێرێکیش بێ بگەنە ڕێکەوتن، ئیتر جیهان هەناسەیەک بدات. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر تۆم واریک جێگری، پێشووتری یاریدەدەری وەزیری ئاسایشی ئەمریکا بۆ سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی تێرۆریزم لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، کاتێکی خۆش بوویەوە.